بالتأكيد بارتی دیموکراتی کوردستان 58 ساڵە سیاست لە پێناو کەرکووک و ناوچە دابڕاوەکانەکە 58 ساڵە سیاست لەگەڵ حکوومەتی ناوەنداکە لە کات و ساتێکە گەڕانەوەی پارتی ئێستا لەم دۆخە چەق بە سوێی ئێستای کەرکووک و ناوچە دابڕاوەکانە گرنگ بوو بۆ وجودی پارتی دیموکراتی کوردستان لە سنووری کەرکووک و ناوچە دابڕاوەکانە بێت لەم دۆخە چەق بە سوێی ئێستای کەرکووکە کۆمەڵێ باری نادەندروست و سیاسەتی نابەجێ لە کەرکووک جێبەجێکرا بەداخەوە کەرکووک بەلاڕێدا ڕۆشتە بۆیە وجودی پارتی دیموکراتی کوردستان زۆر بە بوونێکی ضرورەت دەزانێت کە لە کەرکووکا بێت. بەتەئکید پارتی دیموکراتی کوردستان 58 ساڵە سیاست لە پێناو کەرکووک و ناوچە دابڕاوەکانەکە 58 ساڵە سیاست لەگەڵ حکوومەتی ناوەنداکە هەموو حکوومەتێک لە دوایەکانی ناوەند دژایەتی پارتی دیموکراتی کوردستان بۆیە ئەولەویەتی هەموو حیزبەکانی کوردستانەکانە کە پارتی دیموکراتی کوردستانە سیاسەتێکی کوردانە سیاسەتێکی درێژخایەن نەفەسێکی درێژخایەنی هەبوو لە سنوورەکەیە بۆیە گەڕانەوەی پارتی بۆ کەرکووک بەڕاستی ڕۆژێکە ئەمڕۆ هەموو کەرکووکیان گەشت بینن لە کەرکووکە.